ئەو پێشەنگای ئەمڕۆ ئەمە دەیەمین پێشەنگامە کە کردومەتەوە و زۆر بە سوپاسەوە ڕۆشنبیری کەرکووک پێی هەستاوە نزیگەی 160 پێشەنگام هەیە لە زۆربەی بڵین وڵاتەکانی جیهان و وڵاتەکانی بڵین کوردستان خۆی زیاتر گزارش لە بێدەگی ئینسانەکە لە پایزەکە پایزی ئەو بایزکە بە ئافرەتەکانەمی لە پایزن و گەڵای پایز دایپۆشیوەوەیە دارێکی پایزی هاتووە بەسەریا و بە زۆربەی مرۆڤەکان کە کردومە کێشاو من بریندارن لەم بارودۆخەدا.